ئەمەی کێ دەیبن ئاسۆ ڕۆستەم یاریزانی نێودەوڵەتی کووردە کە ماوەیەکە لە شاری سلێمانی نیشتەجێ و لە دوای مشقەکان گەڕاوەتەوە و لێرە سەردانی ئازیزان و هاندرانیەکە لە دوامین سەردانیا بۆ کۆمەڵی کورتەباڵەکان سەردانی ئەوانی کردو ئەوانیش لەوێ مەدالەی ڕێزلێنان پێبەخشیوە و باسی لە وەرزش کردووە کە کۆمەڵی کورتەباڵەکان تیمێکی هەیە لە خولێکە بەشدارە و خۆی ئامادەکە بۆ خولێک لەسەر ئاستی عێراق. یاریزانی کوردی هەڵبژاردەی عێراق و یانەی شۆرتەی عێراقی ئاسۆ ڕۆستەم دوای پێشکەشکردنی ئاستێکی بەرز لەگەڵ یانەکەی و دەرکەوتنی لەگەڵ ئەستێری تۆپی پێ کریستیانو ڕۆناڵدۆ گەڕانەوەی بۆ شاری سلێمانی سەردانی کۆمەڵەی کورتەباڵەکانی کوردستانی کردو لەلایەن سەرۆکی کۆمەڵە و سەرجەم ئەندامان و پێشوازی لێکرا و قەڵغان و مەدالای ڕێزلێنان و پیرۆزبایی پێشکەش کراوە لە پای ئەو ئاستە بەرزەی کە لە نێو یاریگاکان پێشکەشی کردووە. ڕاگەیاندنی کۆمەڵەی کورتەباڵەکانی کوردستان بڵاوی کردوێتەوە کە سەرۆکی کۆمەڵەکە کار و چالاکیەکانی تایبەت بە وەرزشی لە کۆمەڵەکەدا باس کردو ئاماژەی بە ڕۆڵی بەرچاوی یاریزانە کورتەباڵەکان کردووە هەروەها ئەو خەونەی کە دەیانوێت بەدی بهێنن لەسەر تاپای کوردستان و عێراق. پاشان ئاسۆ ڕۆستەم باسی لە ڕۆڵی کاریگەری بواری وەرزش کردووە لە کۆمەڵەکە بە تایبەتی تیپی تۆپی پێیان کە بەشداری پاڵەوانەتی عێراق دەکەن و ئەنجامی بەرچاویشان دەبێت.